ودا لو ذكر فكرا قتلك غافر زبان دور هتا غنت دروس زباني باغ بسانا لقى المحزي خيالي ضربة تاري بوت الشرطو لكن وصفي جمالي لا يواسي القرب دامنا زلال شوكتي استوش جاني سركشاني عسل بنای خوای بەخشندەی میهرەبان ئێمە لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لە بەشی پەرۆدەبانگەواز بە پێویستمان زانی لەم کاتەدا بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گربوونەوەیەک ئەنجام بدەین کۆڕێک سیمینارێک ئەنجام بدەین بۆ ئەوەی نەوەی دوا ڕۆژمان ئەو گەنجانە لە دایکانە لە خوشکان لە برایان ئاشنایان بکەین بە ئاکار و ڕۆژەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەربڕینی خۆشحاڵیمان بە لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هەمومان قەرداری ئەو پێغەمبەرین سەلامی خوای لەسەر بێت هەرچەند ئێمە لە خزمەتی بین کۆڕ مناسبە بکەین سیمینار بکەین خول بکەین کتێب بخوێنینەوە کتێب بنووسین لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هێشتا ئێمە ناتوانین حەق و مافی ئەو پێغەمبەر بدەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی هەر خێرە هەمووی هەر بەرەکەتە هەمووی هەر ڕەحمەتە لەدایکبوونی ڕەحمەتە ژیانی ڕەحمەتە وەفاتی ڕەحمەتە ئەحادیثەکانی هەموو ڕەحمەت و بەرەکەتن ژیان ئەو ڕێچکەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ڕێ جوانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە باش خۆی بۆ ئێمە بەجێهێشتووە وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ڕێی خوای گەورەیە ئەو ڕێگەیەکی ڕاست و دروستە غير أو رجع هم رجع ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله هم رجع كان كتسوت خرابا هريا كداعية إلى سربانجك ضل بولاي الريمن والبلا بيغمر صلى الله عليه وسلم جورترين داعية بيغمر إخوة صلى الله عليه وسلم هرشي وصفة شلو بيغمر إخوة صلى الله عليه وسلم ناقة أو كبلي بيغمر إخوة رسول الله أو كافية أو همو معناه شيء ترد بزيني همو معناه شيء ديكا اللي بنخوي بزردك بلاي عبقرية بلاي معلمة بلاي ما مستعية بلاي سركردية بلاي جورية بلاي عظيمة أو أنا هم هناك بري بيغمر إخوة ككسك بيغمر إخوة به أزل لك هر بيغمر إخوة به لنا بيغمرانش رسول به لنا ورسولانش أولو العزم به لو بينس بيغمرانا لا أو بينس بيغمرانش لهر بينزان لهر هم بيغمران جورة ربي لهم مروفا كان جورة ربي إيتر تزمانك هي وصفي أو بيغمر بك صلى الله عليه وسلم محمد راو نقي أرضو يو سمايا على بدر ذي ظلم الآية ودوايا على بدر ذي ظلم الآية ودوايا قالوا يدهودك بايد السبا بلا سباتا يدهودك بايد السبا بلا سباتا بنای خوای گەورە و میهرەبان سەرەتا بەبوونی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان پیرۆزبای لە سەرجەم مسلمانان دەکەم و طبعا ئێمە سەروەرمان لە یاد نەکردو تاکو یادی بکەینەوە بەڵکو ئەوە هەر وەکو بەرزڕاگرتنێکی ئەو یادەیە و هیوادارم سەرجەم مسلمانانیش ببنە شێنکەتەی پێغەمبەری پێشەوامان و ببنە زیندووکەرەوەی سونەتەکان ئینشاءڵڵا. پێشەچی بە خێرات نێوەی بەڕێزەکەم زۆر بەخێر بن سەر چاوە من وەکو خۆم زۆر خۆ بە خۆشحاڵە زانم کە بەشداری لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم دەکەم و زۆر خۆشحاڵتریشم کە خەڵکێکی زۆر بە گەرم و گوڕیەوە بەشداری ئەو ئاهەنگیان کردیان و بەڵێن دەدەین ئینشاءڵڵا لەسەر ڕێبازی بەردەوام بین بەخێرات نەکەم دووبارە سپاس.
پاسای تەوبەی کرد و گەڕاوە لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه سلام الله محمد رسول الله